مانەوەی ئافرەت و هێشتنەوەی و زۆر لێکردنی بۆی کە بمێنێتەوە لای پیاوێک کەوا خۆی نایەوێت یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کەوا ئافرەتان ئینتیحار بکەن، خۆی ئەسووتێنێ خۆی خنکێنێ، یان یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە تووشی خیانەت ببێت لەگەڵ پیاوێکە بەدڵی نییە بۆیە بەدوای بەدیلێک ئاگەڕێت، یان پێشتر لەگەڵ کەسێکە عیلاقە و پەیوەندی هەبووە بەڵام پێی نەدراوە، دواتر لە دوای زەواجکردنی لەگەڵ کەسێکی ترا پەیوەندی هەر لەگەڵ ئەویشدا دەمێنێت. هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت لەم یوڕە للمتەحابەینی مثل النیکاح، بۆ کچ و کوڕێکەوە دڵیان بە یەکەوەیە هیچ چارەسەرێک نەبینراوە وەکو زەواجکردن. کوڕ و کچێکەوە عیلاقەیان لەگەڵ یەکترا هەیە، پەیوەندیان لەگەڵ یەکترا هەیە، شتەکە ئاشکرایە پێی دەزانرێت، مەڵێ لەبەرەوەی فڵانە تەمەنی هەیە و شەهادەی نییە و لە فڵانە بنەماڵەیە و ئێمە لەگەڵ ئەوانە ناگونجێن و ئەو کچەکەت لەگەڵیان گونجاوە هەموو شتێکی بڕیوەتەوە، بۆیە لە حاڵەتی ئاوهایە لەگەڵ ڕێزم ئەو کێشانە بەو شێوازە چارەسەرەکرێت، کچەکەی با پێ بدرێ چونکم ئەگەر دواتر زەواج لەگەڵ کەسێکی تریشدا بکات تووشی خیانە دەبێت. سوێن بەخوا ماوەیەک پێش ئێستا ئافرەتێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا زەواجم کردووە لەگەڵ پیاوێکە 4 مناڵم لێ هەیە بەڵام من ئەم پیاوەم بەدڵ نییە هەرچەنێ بۆمیش باشە و لەگەڵ یەکیشدا ئەگونجین پێش ئەم کەسێک خوازبێنی کردو من پێی نەدراوم، ئایا مامۆستا لە قیامەتە من ئەدەن بە ئەو؟ لەبەرەوەی زۆر خەوی پێوە بینم، ئایا لە قیامەتە من ئەدرێم بەو پیاوەی کەوا من بەدڵم بووە بدرێم پێی منی پێ نەدراوە دراوم بە ئامۆزایەکی خۆم کە ئێستا 4 مناڵیشم لێ هەیە، ئەبێ ئافرەتە چەند هەستی مرێنرابێ، چەند زوڵم مستەمی لێکرابێ، ئەمە ئافرەتێکی بەدین و ئەخلاقە خیانەت ناکات. دەیان و سەدان ئافرەتی لەو بابەتانە خیانەت دەکەن و جۆرە پیاوانەی کەوا بەدڵی خۆیان بووە دواتریان هێننە ماڵ و یا لەگەڵیان ڕۆنە دەرەوە تووشی فاحیشە و بەدکاریە بن. بۆیە بێ ئینسانی موسڵمان زۆر وریا بێت، بزانی چۆن ژن ئەهێنی و ژن ئەدەی بەکێ، کەسێک بێ ڕابردووی پاک بێت تووشی خیانەت و کاری لابەلا نەبوو بێت. و نمونە زۆرە ئەو شتانەی کەوا لەم بابەتانە دێتە لای ئێمە لەبەرەوەی فاحیشە لەناو کۆمەڵگەیە بڵاو نەکا، لەبەر ئەو مەحذورە شەرعی نەبێت ئەوەندە نمونەتان بۆ باسەکەم هەر لەم خوتبەیە تا ئەم خوتبەکەی تر نمونەتان بە باسکەم تاوا نابێت. ئەمە بەس تەنها من بڕۆن بۆ لای مامۆسایانی تر شتی وا ئەبیسن کە سەر و ڕیش سپی ئەکات، بچن بۆ دادگاکان بزانە فیلمە تورکیەکان، بزانە ئەم کەناڵە فاسدانی کە هاتوون، بزانە فەیسبوک و ئینتەرنێت چی لە شیرازەی کۆمەڵگەی ئێمە کردووە، چی بەسەر ئافرەت و کچی ئێمە هێناوە. واللهی کچی وا هەیە لە بنەماڵی وا خیانەت دەکا و ئەیبەنە دەرەوە و فاحیشە و زینای لەگەڵاکەن و دوایش ئەیهێننەوە باوکو دایکەکەیشی پێی نازانێت کە بە 100 پشت و ڕەچەڵەکی شتی وایان لێ نەوەشاوەتەوە، بڵێ کچەکەی تۆ وای کردووە لەوانەیە هەر خۆیان بکوژن لە داخە، بەڵام بەڵێ ئەیکات ئەیبەنە دەرەوە خیانەتی لێەکەن لەبەرەوەی ئاگای لە خێزانەکەی نییە، لە کچەکەی نییە، ئەو مۆبایلەی دەستی چیتایە، ئەو ئەنتەرنێتێکی هێناوێت تێماڵ بۆ کچەکەی چیتایە، ئەو کەناڵە فاسدانی کەوا کۆمەڵگای کوردەواری بەرەو هەڵدێرە بن چی پەخشەکە بۆ کچەکەی تۆ و بۆ خێزانەکەی تۆ، بۆیە بێ زۆر وریا بیت. لێرە مەبەست ئەوەیە ئەگەر ئافرەتێک زانیت ناگونجێ لەگەڵ مێردەکەی بە زۆرمەی دەرەمل مێردەکەیە، لەوانەیە تووشی خیانەت ببێ، تووشی خۆکوشتن ببێ یان بیکوژن.